سڵاوتان لێ بێ بینەرانی بەڕێزی کەناڵی پایان. ئێمە ئێستا لە بەردەمێکێک لە بانکەکانین کە ئەمڕۆ موچەی خاننشینی ئەدرێت. تەمەەن موچەکە هی یەکێک لە مانگەکانی ساڵی 2019 وەکو ئەبینن ئیزدیحامێکی زۆر هەیە. ئەوەی کە حکومەت داوایە کرد کە کۆبوونەوە نەکرێ هەر حکومەت بووەتەوە کارەوەی کە ئەو خەڵکە فەقیرە ئێستا لێرە بۆ وەرگرتنی موچەیەکی کەمی خاننشینی کە ڕەنگە هەندێکشان یان زۆربیان لێیان بڕابێ هاتوونەتە ئێرە. من ئەمەوێ بۆم بەرنامەیە ڕاوسەرنجی هەندێک لەمانە ئێرە وەرگرم بزانم ئەوان قسەیان چییە لەسەر بابەتەکەەوە موچەکەژی چ مانگێکە وەریەگرن و ئایا ئابم شێوازە موچەدان یاخود بەم شێوازە ڕێزگرتن لە خاننشینی تا چەند ئەوان بەلایەنەوە ناڕەحەتیان تا چەند گلێوی گازەندەیان هەیە. ئێوە لەگەڵمانە بن با بچین ڕاوسەرنجی ئەوان وەرگری. عوام دەوڵەت با بەڕێوەەر وایە بەخوا ئیسەخواخواانە هەر ڕۆژی مەجموعە خانشین بمرێ پارەکەی بەرەوە بە خەزیانەکە خوا یەک ڕۆژ پێشمەگاتی کردووە بە پلەیەکی زۆر بەرز خاننشین کراوە لە سەربازیە. مامۆستا سڵاو لێبێ. عەلەیکوم ئەسسەلام. جەنابتان لە چه وەزارەتێک خزمەتتان کردووە پێشتر؟ جا بۆ بۆم دەوڵەتە من قسەم نییە بۆ ئەڵمانە. چەند ساڵ خزمەتت هەیە؟ 44 ساڵ. چ وەزارەتێک بوو؟ زراعە. باشە ئێوە پێشتر هەموو مانگێ بەشێک لە پارەکەتان بۆ خاننشینی بڕاوە بۆ سندوقی خاننشینی. ئێستا دیسان لێتان ببڕن ئەبێ کەی بدرێتەوە؟ وەڵای ترەوە مستحیلە بیدەنەوە. ئەوان گا قودەن وازانن هینە ناوی شێ میوەیەکی بەسیتە یا قەیسە یا قۆخە یا ڕژەیە. ئێستا ئەوەت بە حیاتی نایبینی. ئەی ڕێز لە خاننشینی ئاوای گیرێت موچەی لێ ببڕی ئاوای لێ بڕی. هەر کەسێ عوام بوو وایە. هەر عوام دەوڵەت با بەڕێوەەر وایە. پێ دوایین ئەوانەی کە ئێستا دەوڵەت بەڕێوە بن نەخوێنەوارن ئەوامن ئەی چیت ئەی چی یەکێکم بۆ بێنە دکتۆرا بێن لا دکتۆراش بێ هینە کلکەلاقیەکە بۆ من یانی چی. باشە مامۆستا ئێوە لە زمانی ئیمامی عومەر و ئیمامی عوسمان و ئەوانە قبوڵی نەئەکرد هین ناوی چییە کورە بەیت المالێ بە خزمەکانی ئیمامی عوسمان ئیمامی عوسمان بۆمان لە ئیمامی عوسمان گەورەترن. کێ قبوڵیەکە؟ بران سەروەتی باوکیان یەکێکیان دینارە زیاتر بەلاوی کێوە کوژێ. ئەی تۆ ئێمە من تەقاعدم لە کەرکووک ملیۆنە و 400 مێنێ لێرە 800 مێنێ سەدەکەیشم بە 4 مانگ جارێ ساڵ جارێ بێ. ئەمەی مانگی چەنە وەریەگرن؟ هی نازانم ئەم ساڵ ئەمە دووەم معاش. ئەم ساڵ دووەم معاش. ئەمە دووەم معاش ئەگەر وەریکە ئەمە هیچ ساڵی پارە 2019 خۆی ئەم ساڵ نییە. چەند ساڵ مامۆستایەتی چل مامۆستا کاتی خۆی ئێوە هەموو مانگێک بەشێک لە موچەکەتان خراوەتە سندوقی خاننشینی بوو بۆ ئەوە لێتان بڕا کە ئێستا بتان دەنەوە. ئێستا جارێکتر لێتە بڕنەوە ئەمەیان کەیە دەنەوە؟ ئەمە ئێستا کە ئێلێمانە بڕن وڵایتر ئەچێتە گیرفانی شێرەکەەوە دەرنایە تەواو لە قوڕگی شێرایە دەرنایە باوکی من و بە یەکێک بڵێ کە گوێی لێت بێ کە گوێ لێ بێ کە گوێ لێ نەگرێ ئەمانە گوێ ناگرن؟ نەوەڵای گوێ ناگرن گوێ لە کەس ناگرن بەس بۆ خۆیانە بەس گیرفانی خۆیان پڕ بێتەوە. باشە ئەی کاتی خۆی خەڵک بۆیە شۆڕشێکردی و با کورد بێت ببێت بە سەرکردەی من. ئێستا ئەمانە ینی جۆرە لە جۆرەکان کوردایەتیشیان لە بەرچاو خەڵک ناشتین کردو. ئەخرن من ناڵم کورد بڵێ کورد نەک کورد بەدال ئەمانە کورتن کورتن تۆ بەدال مەڵێ بە تابیڵێ. باشە مامۆستا ئێوە وەکۆ زانی تۆ فعلەن پێشتر خزمەتە کردو بۆ ئێستا خاننشینی. باشە بەڵام ئێستا کۆمەڵێکی زۆر خاننشینی سەربازی بینین هیچ خزمەتی نییە و هاوتای تۆ کراوە ڕەنگە لە توش زیاتر موچەی پێ ئەو بەخساقەوەم ئەوە عایدی خۆیانەوە جەماعەتی خۆیانە هی من و تۆ بۆ میلەت نییە ئەو هی خۆیانە هی من و تۆ نییە هی فەقیرەکە نییە. من خۆم قوربانجان لە وەزارەتی خوێندنی باڵام لێ مامۆسام لەوێ مامۆسام لە وەزارەتی خوێندنی باڵا هەموو خاننشین بووی؟ ناخاننشینمە لە دەوامام
ئیتر کاکە هەرچی وەڵای بێوەزین باشە مامۆستا ئەمە تۆکو مامۆستایە کە ئێستا لە خزمەتای دەست بە قوتابیان ئەڵێ ئەمە ڕێزگرتنە لە خاننشینان ئابەم شێوازەیان پێ منمە ڕاستیەکەی هی باکمە وەریەگرم خۆم جارێ خانەنشین نەکراوم بەڵام ئێتر لە چی معاش مەرگتە من خۆم نەخوێنی وڵات 2 میلیۆن و 200 هەیە 440,000 دێ دزرا هەر بڵێن دزرا بۆ نەسا ئەمە بڕی نییە برنجە ئەمە دزینە لە چه وەزارەتێک خزمەتی من لە خوێندی باڵا باوکت مامۆستا باوکم لە هین لە قایم قامێت وەخت خۆی ساڵانی زوو چەند ساڵ خزمەتی بۆ باوک وەرە چی 35 ساڵ خزمەتی هەو زۆری هەو مامۆستا سڵاو لێبێ سلااو لە تۆش کاکە سپاس دەکەم بەڕێستان لە چه وەزارەتێک پێشتر دەربیە بەڵێ چەند ساڵ خزمەت 40 ساڵ بەڵێ باشە وەکو وەزانین ئێوە کاتی خۆی هەموو مانگێک حکوومەت بەشێک لە موچەکەی بڕیون بۆ خاننشین بوون سندوقی خاننشینی ئێستا باز لەوە کرێت کە بەشێکی تریژە بڕن باشە تەسەورەکەی ئەم لێبڕینەتان پێ بدەنەوە یان ئەم لێبڕینە کاتی خۆیت کراوە ئێستا حەقی خۆتان پێتان نادەنەوە نەخێر قەچشتی وانابی ئەوەی لێ بڕاوە تازە ڕۆی نامان نەنەوانێ نەوەڵا ئەمە ڕێزگرتن لە خاننشین بوون لە فەرمانبەری کە کاتی خۆی خزمەتی کردو ئاواگرێ وڵی ترەوە لە حکومت بپرسە بڵێ ئاوا بێت ئاوا بێ هەموو 40 ساڵ خزمەتی و تەمەنێکی زۆرمانەوە ئاوە 4 سعات 5 سعات سەعاتی بووە تقریبان سعاتێکە من لێرەم هێشتا ئەبینی چەند کەس لە پێشمەوەی کە هاتی خەڵکی کەشی لێ بوو پێش زۆر بەڵێ هەروەڵا هەر لێی بووە کاتی خۆی کە ئێوە مامەسا بوون هەموو مانگێک بۆ سندوقی خاننشینی بەشێک لە موچەکەتان بڕاو کە خاننشین بوون پێتان بدەنەوە بەڵام ئێستا بەشێکی تریژە بڕن ئەمەیانەوێ کەی بدەنەوە وڵی چوزانم منیش ئەم شەو ئاوام و دووتم ئەوە لە هەموو کەسی کەم بڕێ لە ئیمان نەبڕێ چونکە من کە خانەنشین بووم ملیۆنێک و 290,000 معاشم و 2,000 ما بە سنووقەکە ملیۆنێک و 300 بێ کاتێک کە خانەنشین بوو مێسا 800 قسوورمە ئێشتا ئەمەشە بڕێت ئەمەش دیسان لێ بڕێتەوە لەو مامەسا نەخۆشم حەخوا هەمووی لە خۆمە سەر بکەم باوکەکە خۆش ئێوە کاتی خۆی فعلەن خزمەتان کردووە دەرسان بە قوتابی و تۆ تەلەبەتان پێگەیاندووە ڕەنگێک زۆرێک لەو بەرپرسە باڵانە ئێوە دەرسان پێوتە بن باشە بەڵام ئێستا لە پاڵ ئێوە کۆمەڵی کەسەی خاننشینی سەربازی کراوە هیچی نییە خزمەتی نییە هاوتای تۆ کراوە کە خزمەتت هەیە ئەمە ناحەقی نییە بە تۆ کە خزمەتت زۆر ناحەقیە ئەو پەڕی ناحەقیە نەک لە من لە هەموو من لە دەکرێت چونکە معنایتیان نییە بەکە هیچ خزمەتێکی نییە مقابلی من و زیاتر لە منیش وەرگرت لە تۆ زیاتری ئەرە والله ئەرە والله هەمووی ناحەقیە ڕۆ ئەمە ناحەقی نییە بەرامبەر کەسێک کە فەرمانبەری حەقیقی بووە پێش وڵا ئیتر ناحەقی لە وڵاتەیە ئەمە یەکەم ناحەقی دووەم ناحەقی چەندەها ناحەقی وایە وایە تایەتی یەک ڕۆژ پێشمەرگایەتی کردووە بە پلەیەکی زۆر بەرز خانەنشین کراوە لە سەربازیە بەڵام ئەمانە هەمووی خزمەتی هەیە هەمووی 40 ساڵ مامۆستا بووە دکتۆر بووە فەرمانبەر بووە ئەوە مافەکەیەتی کەیبینی بە پێش چاو خۆتەوە ئەوە 3 مانگە ئەوە پیریتیایە پەکەوتێتیایە هەموو نوعێکی تایە مانگی 2009 بەڵێ ئەگەر حسێ بکەنەوە ساڵێک و شتێکیشی بەسەراچێت بەڵێ ساڵێک و 2 مانگ بێت لەوەش پێشتش چەند موچەی کە خوراوە ئەنجا لەوە ژەشتەیە دەرەوە یەکرێن نەڵێن لێمان بڕاوە جگەلەوە ئێوە کاتی خۆی کە فەرمانبەر بوون حکومت هەموو مانگێک بەشێکی بڕیەوە بۆ کاتی خاننشین بوو ئێستا دیسان جارێکی بەڵێ سندوقی خاننشینی بووە بۆی کە خاننشین بوو پێت بداتەوە ئێستا ئەگەر دیسان لێت ببڕێتەوە ئەبێ کەی ئەوەت پێ بداتەوە وڵی ئەوە چاوەڕێی نابین قەت وەریگرینەوە مەگەر لە قیامەت نازانم وەکو خۆمان چاوەڕێنین ئەمە ڕێزە لە خاننشینی ئاوا گیرێت کە فەرمانبەر بۆ خزمەتی ئەمە هیچ ڕێزێک نییە ئەمە ئەو پەڕی بێڕێزیە بەرامبەر بە خاننشین ئەو پەڕی بێڕێزیە یعنی ئەوە هەمووی کە ئیبینی هەمووی خزمەتی کردووە هەمووی ئەمانی پێگەیانوە مەسەل مناڵی ئەمانی پێگەیانوە ئەمە جۆرێک لەو پەیامەتیانێک کە حکومت بە فەرمانبەرانی ئێستا و ئێوەش کە کاتی خۆی فەرمانبەر بوون ئەوتان پێ بڵێ کە من ئیتر ئیشم بەیەوە نەماوە کە ئێستا بڵێ ئەو خۆی پەیامێکە ئیشی منەتی بە فەرمانبەرەکانی نێ نەخواسەڵ بە خاننشین ئەوام دەوڵەت وا بەڕێوەر وایە بەخوای سەخواخواانە
هەر ڕۆژی مجموعە خانشین بمرێ پارەکەی بوەڕێتەوە بۆ خەزیانەکە خۆ یەک ڕۆژ پێشمەگەیاتی کردووە بە پلەیەکی زۆر بەرز خانەنشین کراوە لە سەربازیە. تۆ لە چ شوێنێک داوام دەکرد پێشتر؟ وڵام من دەوام نەکردووە خۆ ئافوی کاتەقاوەتی مێردەکەی بەجێما هاوسەرەکەتە ئەو لە خی گەۆر لێ خۆشت لە چ وەزارێک داوامی کرد؟ وڵی مەلا بوویتن نازانم وەزارتی ئەو بەڵێ بەڵێ باشە وەکۆزانین ئەمانەی کە وەکو هاوسەری بەڕێستان خی گەۆر لێ خۆش بێ خانشینی حقیقی بوون کاتی خۆی کە فەرمانبەر بوون حکومەت هەموو مانگێک وەشێکی لێ بڕیون ئێستا یانداتەوە باشە ئێستا دیسان جارێکی لێ ێبڕنەوە تەسەورەکەی ئەم لێ بڕینە دوای بدرێتەوە وڵی نازام کاک خۆم ماین 200,000 نازام ئەیەنیانەیە نازانم ئەی ژیانتانە ڕۆ بم 200,000ەکە ماگانە ئەوش ئەگەر بدرێ کورەنەوەڵا ژیان نیە ژوان کە چەند بەچیەژی بێ 200,000ژی نەوەڵا ناژیت ئێستا هاوسەری بەڕێست کاتی خۆی داوامی کردووە هەنی فەرمانبەر بووە بەڵام و کۆزانین بڕێکی زۆر خەڵک خانشینی سەربازی کراوە و ئێستا هاوتای بابڵێنەوەی ئێوە کراوە ئەمە ناحەقی نییە بەرامبەر ئەو کەسانی کە فەرمانبەری حەقیقی بوون لە کاتی خۆیان داوامیان کردومان دوو بوون هاوتایانەکەن لەگەڵ کەسێک کە هیچی نەکردووە زۆڵمە وڵا زۆڵمەوە گونا حشتیوان ڕێ و ناگونا حشتیواش نابێ نابێ بەخۆ باشە چ داواکارێکتان هەیە ئەم کۆزانی ئێستا ئیزدیحامێکی زۆرە ڕەنگە زۆربەی لە بەیانی زوو هەستاویات پێ بۆ ئێرە وڵا داواکاریمەوە هەموو ماعاش بدرێ و لی نەبڕێ و بەڕێ کوفێکی بیا بەم خەڵکە و خەڵکیش نەبوو نەدارە و کرێچیە و احتیاجە و چەند ساڵ خزمەت پێ 44 مامۆستا بووی لە وەزارەتی پەروەردە بەڵێ باشە ئێوە کاتی خۆی خانشینی هەموو مانگێک بۆ سندوق خانشینی ١٧ لێ بڕاوە بۆی ئێستا کە خانشین و پێتان بدرێتەوە ئێستا دیسان بۆ لێتانە بڕن خۆ ئێستا ئەگەر لێت بڕێ کەیە درێت بۆ گیرفانی خۆیانە دەسەڵات چیە بڵێن چی هیچمان بۆ کرێ خۆ ناویان لێ ناوە چاکسازیێمە سەرجادە هەزار جار چوینە سەرجادە کەڵکی نەبوو وانی چەند جار چوینە سەرجادە وتمان ئەمە مەکەن گەندەڵمە بریت ئیسیفادەی بوو مامۆستا ئێوە ئێستا فیعلان پێشتر خزمەتتان کردووە خانشین بوون بەڵام جیلیوەکو تۆمان پێگەیان زۆر باشە بەڵام ئێستا کۆمەڵی خەڵکیکی زۆر هەیە بەناها خانشین کراوە هیچ خزمەتێکی نییە ینی خانشینی سەربازیش کراوە ئەمە ناخی نییە بەرامبەر تۆیەکی حەقیقی کە خزمەت کردووە زۆر نایاساییە زۆر بەڵام بەچێڵی بە من ڕێژە زۆر ئێوان بێ وا بکەم و چەی تۆش ببڕدرێ ئەمە لێمە بڕن بۆ ئەوانە بێت بۆ کوێڕۆ ئەیەن بەچێ لە سابی سوێکی سەمە لە سابی سوێکم لێ بڕن 170,000 ئەیەن بەچێ ئەم وڵاتی ئێمە پیر قاچیەشێ پشتیەشێ ئەژنویەشێ دو هەموو ساڵە کە خزمەتی کردو هەست کەس لە بواری خۆیە طبعاً مامۆستا فەرمانبەراتی شتێکە خزمەتێکی کردو بە وڵاتەوە بە خەڵک کە چیستا لە باتی ڕێزلێنان فەرمولە و هەتاوە هەیە نەخۆش ئەژنوی تاوانێ پشتی ماقولە و خەڵکەوە ڕاگرن نابی وجدان خوا بەو گەورەی خۆی کە لە هەموو مەسئول و گەورە و حیزب و ئەرز و ئاسمان لە هەموو کەسێک گەورەترە ڕێزی سەری سپی و ڕشی سپی کەچی لێرە ئەوە ئیهمالیانەکەن بەبێ احترام سەیرمانەکەن ئێستا کاتی خۆیەوە کە فەرمانبەر بوون هەموو مانگێک بۆ سندوقی خانشینی بەشێک لە موچەکەتان بڕاو باشە قەرانیان داوان بەڵێنیان داوە کە خانشینیان کردیان تەمەند بەرەوسەرەوە ئەو کاتە بدەنەوە بەڵام ئێستا بڕێکی کەشی لێ بڕن ئەبێ ئەمەیان کەی بدەنەوە وڵا بەڕێزەکەمەوە لە خۆیان پرسە چکە من نازانم کە ئێمان نەنەوانێ ئەمە یەکەم دووەم خانشینی ساڵێک زیاترمان لە لای حکوومەتە گوناحیانی ئایا ئەو مەسئولانە وجدانیان هەیە خۆیان لە بیرە مردیان لە بیرە ئەو دنیاە ئێمە موەقەتە میوانی لەم دنیابی هەمومان هەر بڕۆین لەم دنیاە بەڕاستی کەچی بەداخەوەوان ئاوە بە بێکەم تەرخەمی سەری ئەو خەڵکاکەن. کاتی خۆی ماگانە وەرجگە لە وەرتانەگر بەشێک لە موچەی هاوسەرەکەت کاتی خۆی کە دەوامی کردووە پڕاوە بۆ سندوقی خانشینی بۆی کە خانشین بوو بیدەنەوە بەڵام ئێستا وەکو بینین جارێکتر لێ بڕنەوە ئەیە بێ ئەمەیان کەی بدەنەوە وڵای خۆیان نەزانم ئەوە تا دراوسێمان هەیە لە کەرکووک وەرەگە 450 وەرەگێ ئەڵێ من هەر خانم لەسەر کەرکووکە ئەنی ئێرەش ئەیەن بۆ نایەن لە ساعت چەنەواتی بوو من ئێستا هاتم بەیانی بەهاتمە من کرێکارم لە وڵادە کرێکارم ئیزنان نام ئینجازەیەکم کرد هاتم بە تەکسی ئەمە ناڕەحەت ناکا لەوێ کرێکار بی و ئاب لێرە 11 ئەمەلیاتم
ئارە بەخوا ئەوەش نەبێ ئەو ئیشعکە پێنج فەقەرێ ملم دابەزیوە 5 فەقەری پشتم تەمرینەکەم لەپاڵ ئێستا هاوسەری بەڕێزت خۆی گەورە لێ خۆش بێ کاتی خۆی دەوامی کردووە فەرمانبەر بۆ خزمەتی کردووە بەڵام لە پاڵەوە ئێستا کۆمەڵی کەس خانشینی سەربازی کران هیچ خزمەتیان نییە ئەمە ناحەقی نییە بەرامبەر بۆ خزمەتی کە هاوسەرەکەی تۆ کردوێتی بەرەوەڵا بەرەوەڵا کەسێک کە هیچی نەکردو هاوتای و کراوە بەرەوەڵا سەدام حوسێن لێشی بکوشتی تایە مەگە تۆ بوو هاتی تایە بووکتا ئەو ماڵە کوڕێکیان هەیە ناهات سجنەکەن بوو کوشن هیچ عیلاقەی نەبوو بەسەر تۆ بەس ئەم باهین و بە حەق و بە ناحەق معاشی بڕیوە وەسیەتم کردو بۆ ماڵ و مناڵەکەم وتم ئەگەر مردم لەسەر تەنیژ بمشۆرم بۆچی هەچی زوخاوی ئەم دەسەڵاتێ نییە لە گەڕوم بێتە خوارەوە ئەوان یەکێکیانەوێت چەپڵیان بۆ لەبە یەکێکیانەوێت دەنگێن بۆ بە شێنم حکوومەتە تێگە 37 ساڵ مامۆستا بووم ئەوە مەعەزبەرە مامۆستا بووی ئەرە وەڵڵا مامۆستا ئینگلیزیش بووم مامۆستا تەمەنجە نابوو چەند 47 ساڵ خزمەتە 37 ساڵ ئەو کاتێک کە مامۆستا بووی هەموو مانگێک لە سندوقی خانشینی بەشێک لە موچەکەتیان بڕیەوە بۆ ئێستا ئێستا دیشان جارێکی تر لێتە بڕنەوە ئەمە ناحەقی نییە بەرامبەر ئەو خزمەتەی تۆ کرد والله ئەمەگە نەحەقێت تا خواڵێ بەس ڕەنجی هەمومان بەبایە چی بڵێن چی لەگەڵ شەخصە بکەین کەسێ پشمان بگرێ کەس نییە پشمان بگرێ مامۆستا ئێستا ئێوە خانشین بوون لەبەرەوەی پێشتر خزمەتتان بە فعلی کردووە کۆمەڵێکی زۆر تەلەبە و ڕەنگە کوڕکچی ئەو بەرپرسانتان پێگەیاندی بکە ئێستا ناحەقی بەرامبەرتەوەکەن بەڵام لەگەڵ ئەوە کۆمەڵە خەڵکان خانشین کراون بە خانشینی سەربازی کە هیچ خزمەتیان نییە بۆ دەنگدان و شت کراون ئەمە هاوتایەکەن لەگەڵ تۆیەکی مامۆسایە کە خزمەتت هەیە جۆرێک لە بێباکی نییە بەرامبەر ئەو خزمەتێک کە ئێوە کردان با بە ئەوان یەکێکیان ئەوێت چەپڵیان بۆ لەبە یەکێکیانەوێت دەنگێن بۆ بە ئەوانە بۆیانە لەبەر پارەیانە نیە حەقیان نییە ساڵانی خزمەتەوە باوکەکەم ئەوە ناخی نییە خەڵک وای لێ هاتووی تر بێزار بووە قەدر نییە لە تۆی مامۆستا چنێرە لە تۆی مامۆستا کە خزمەتت کردووە لەگەڵ کەسێکا کە هیچ خزمەتی نییە وەکو تۆ حسابی بۆ بکرێ ڕەنگە لە توی زیاتری پێ بدە بەڵێ ڕاستەوە هیوا هەیە لەوانەیە ملیۆنێ وەرگێ 2 ملیۆن وەرگێ ئەوەش کە قەدرێکی زۆر زۆر گەورەی بەرامبەر بە هەموو گەلی کورد ئەکرێت چونکە گەلی کورد لەو باوەڕان نەبوو کە هەرینەکەی خۆی هەر ئەوەی سەرکردەکەی خۆی کە لە خۆیەتی ئا بۆ شێوە هینی بۆ بکات معاملی لەگەڵا بکات بەڵکو هیوادار بووین کە بە باشترین معاملە بە باشترین شێوە لەگەڵمانە بجوڵێنەوە کارێکیان کرد خەڵک ئاوات بەوە خوازە بێگانەیەک بێت بێگانەیەک بێ بەڵێ ڕاستە وایە ئەوە بەوا خوازی کە بێگانەیەک بێت زۆر زۆر باشترە تا ئەمانە بەو شێوەیە کە خەڵکیان ئیبادە کردو بەڕاستی خۆی ئەوە حیزبەتی بە شێوەیەک بواە ببووە بە منافەسە ئەم لە زدی ئەو باش خزمەتکرد نبوونایە نەکی بەو شێوەیە کە ئیستا بەس بۆ گیرفانکرد پڕکردنی خۆیان و بەس بۆ حیزبەکانی خۆیان بۆەوەی کە بۆ کاتی دەنگان بتوانن دەنگ زیاتر بێنن ئەوەیە هەدەفی ئەوە تۆ لەکوێ دەوامتە کرد لە چه وەزارەتی سەناعە چەند ساڵ خزمەت تقریبا 20 ساڵ ئەو کاتە ئێوە چەندێکتان لێبڕا بۆ سندوقی خانشین وەڵاهی نازانم ئێمە هەموومان 21 مانگ معاشمان وەرەگرت یعنی ڕۆژێمە 9 ڕۆژێمە بەسەریمان هەموو 21 مانگی وەرماگرتەوە ئیتر نازانم سەیی چەندیانە بڕی بۆ تەقاوتی ئەو کاتە بڕێک لە موچەکەتان بۆ بڕاوە کە خانشین بوو پێت بدرێت بەڵام ئێستا دیسان بڕێکی تریش لێ بڕێ ئەمە کە دێتەوە ئەمە بانێکە دوو هەوا کاک کەس تێناگە لەمە کێ لەم حکوومەتە تێگە ئەوانەی کە لە پشتی منەوەی بینن خانشینەکانن ئەمانە ئێرە ساڵانێکی زۆر هەیە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ لە یەکێک لە وەزارەتەکان دەوامی کردەوە بۆ نمونە مامۆستا بووە 40 ساڵ خوداپی پێگەیاندووە یاخود لە وەزارەتێکی تر بووە خزمەتی کردووە بە وەزارەتە شارەوانی بۆیان هەر وەزارەتی تر بەڵام وەکو ئەڵێن ئەوان ئێستا نەگرێز لە ئەو خزمەتیان نەگیراوە بەڵکو ئێستا زۆر ناحەقیشیان بەرامبەرەکرێت لەبەرەوەی جگەلەوەی کە کاتی خۆی موچیان لێبڕاوە بۆی لە سندوقی خانشینی بۆیان هەڵگرن ئێستا جارێکی تر لیانە بڕنەوە کە هیچ بەتەمانی جارێکی تر پێیان بدەنەوە ئەوان گلەی و گازندەیان لەوە کرد خەڵکێکی زۆر خانشین بە خانشینی سەربازی هاوتای ئەمان کراوە کە هیچ مستحقیش نییە بەڵام وەکو ئەمان حسابی خزمەت و ڕەنگە موچەی زیاتر لە ئەمانشی بۆ کرابێت ئێمە بەردەوامە بین زیاتر ئەوانە دوێنین بەڵامەتێنی لای ناوبڕێک و ئەگەڕێنە وڵاتە
لە دوای ناوبڕەکەوە سڵاوتان لێبێ ئەمەوێ لە ئەم خانشینانەی کە ساڵانێکی زۆر خزمەتیان کردووە بپرسین بزانین ئەو موچەی کە ئێستا پیانەدەن کاتی خۆی خانشینی لە سندوقی خانشینی بۆیان هەڵگیراوە بەڵام ئێستا جارێکی تر لیان دەبڕنەوە ئەبێ کەی ئەمە ئێستایان بدەنەوە بۆچی بڕێکی زۆر خەڵک بە خانشینی سەربازی بەناحەق هاوتایەمان کراوە ئەمان لە پای ئەو خزمەتەی کە کردیان ئاوا ڕێزیان لێگیرێت و چ پەیامێکیان هەیە بۆوانە ئێستا کە فەرمانبەرن و خزمەتەکەن و لە وەزارەتەکانن ئێوە پێشتر خزمەتتان کردووە بەڵام ئێستا هەندێک کەسەیە خانشینی سەربازی کراوە خزمەت وشتی نییە هاوتای تۆ کراوە کە خزمەتت هەیە وەرەگرێ هەیچی تۆ ئەگەر لە دێهاتا بووبی تەماشا بکە ئاغا بە سەگەکە گۆشتدا بە حەشازی مەڕەکەش کە بەرگنی هەیە و کە شیری هەیە و کە گۆشتی هەیە پوشی هاتێ ئەڵێ ئەمانە پیر کەوتووەن بۆ چیانێ ئەوەی کە ناویان لێنا ڕێز لە خانشینانەگرین درەوە کە ئەسڵی ناسڵی هێ ناساس خانشین چی خانشین هاوە ئەڵێ ئێمە کارەوانم لە بەیانە بێ سەعات 6 و 5 بێ سەرە بگری تا سەعات دە ئەمە پێڵێن چی ئەمە هیانە نییە بۆ تەقاعود بۆ لە پیاوی لە عمرا تا پرسیارم چ پامێکت هەیە بۆ فەرمانبەرانی ئێستا کە خزمەتەکەن و فەرمانبەرن مامۆستا والله هەمویان کۆبنەوە لە شوێنە کامزارە بکەن هەکار نەبوو مەحاسەبەیەم دەوڵەتە بکرێ بۆ وەکەی دەوڵەت وەزی وەرگرتنی موچەکەتان چۆنە ینی ئاوا ناڕەحەت نابن بەگەڕم ئەوە حاڵەکەمانە من کەمەدانێکشم بەجێشتۆ ئەرەوڵا پیاوکەم نبینایە هەتا ئەڕۆمە دڵمێە لە سەسە نەخۆش ئەو کۆزانین ئەمە ئێستا و غەزایی موچێ ماین چەنەوەرێک ئەمەی پێنجە بەڵێ ئەرەوەڵا بەڵێ من ڕ 15 مانگی مانگی پێنجە من کەمەدانێکشم بەجێشتەوە تا هاتوم ماژۆرەگرن ئەم شێوازە لە موچەدان ئێوە ناڕەحەت ناکات بەو تەمەوەڵا زۆر بێزاری لەم حکومەتە زۆر وەڕزی چ داواکارێکت لە فەرمانبەران هەیە کە ئێستا فەرمانبەرن ئەوانش وەکو تۆ موچەکەن سیقان بۆم حکومەتە نەبێ بە ساخەڵ جگە لەوە کۆ تا پرسیارم کاتی خۆی کە کچەکەت مامۆستا بۆ هەموو مانگەیەک بڕێ پارەی لێ بڕاوە بۆ خانشین بوونی ئێستا دیسان لێ ئێبڕنەوە بەڵێ 3 ساڵ مامۆستا بوو ئیتر ئەمری خوای کرد لە کاتی ئەو 3 ساڵە مانگانە موچەی لێ بڕاوە ژیانمان خۆشتر ئەرە وەڵا ئێستا زۆر بێزارین لە خۆمان ناک من هەموو خەڵک لەم حکومەتە بەڕزە یعنی شتەوتە منەوە لە هەر لێرەوانە حتا ئێستاوم ئەڕۆم و پیاوکەم کەمەندامە نابینایە 200,000 بڕوا بێ هەموویین و بە قەرزە وەسیەتم کردو بۆ ماڵم ناڵەکەم وتم ئەگەر مردم لەسەر تەنیژ بمشۆرم بۆچی هەچی زوخاوی ئەم دەسەڵاتێ نییە لە گەڕوم بێتە خوارەوە ئەوان یەکێکیانەوێت چەپڵیان بۆ لەبە یەکێکیانەوێت دەنگێ بەبە کێنم حکومەتە تێگە پێشتر کە کاتی خۆی موچیانۆکو بە مەزبوطیەدا ئەمە جۆرێک لەوە ئانیە و پەیامەنیە کە ئیتریشم بە تۆ نەماوە بۆیە موچەکەت هی مانگی 5 2009 ئەمڕۆ پێێتەوە هی بڵێم چی بیشم بۆ بوونەوە ئاوی هەوڕەنجیشانی خۆم وەرێگرم ئێستا خۆهی ئەو نییە من چۆن ساڵ خزمەتم کردو چی بڕیوی بڕیوم لەو سەرەوە لێرەشەوە نامماتەوە دیسان لێشم ئەبڕێتەوە هەر بۆ خۆی سوال و ساقاکەن لە میلەتیش بە دەستی بێ ئەوەشم لێ بڕێ بۆچی هەرکاتێک ناوی چاکسازیە بن ئەی هێن ئەم سەرۆی بن ئەو سەر دیەکنەوە بۆ موچەی فەرمان بن کەم چاکسازیە ئەوش کە باسێکم نەبابە چاکسازی بۆ من بۆ میلەتەکە نییە بۆ خۆیان چاکس با بچێت چاکسازی لە ئەندام پەرلەمانەکانە بکات نەک لە فەقیر و هەژارەکە لە منی نەبڕێ لە ئەندام پەرلەمانەکەی بڕێکە مانگی کۆشێت وەر پارە وەرەگرێ کۆتا پرسیارم چ پامێک دەی بۆ ئەو کەسانی سە مامۆستان و لە وەزارەتی پەروەردەن یاخود فەرمانبەرن و خزمەتەکەن وڵای با خزمەتی خۆم چکە و خزمەتی مناڵی من و تۆ یەکێکی کۆیکێکی کاکە ئەو ڕەنجیشە حەقی خۆی ئەیات چکەت ئەو ڕەنجی کاوێ کە خوێنیوتی و چەند ساڵە خزمەت دەکات لەبەرەوەی خزمەتی میلەتەکەی خۆی بکە ئەو لەبەرەوەی بابیکە ئەو
بەڵام ئەم غەدری لێ نەکات هەر ئەوەیە. کاتی خۆی کە باوکت فەرمانبەر بووە بڕێک لە موچەکەی بڕاوە بۆ سندوقی خانشینی کە ئێستا دیسان جارێکتر لێ بڕنەوە ئەمە ناحەقی نییە. چۆن ناقینێ برا ئێستا بەڕێزی من هاوڵاتێکی ئاساییم تۆ ئاسایی دەستکە مەگیرفان تاش بەبێ ڕەزامەندی خۆ و شتێکی لێ دەربێنم دڵت پێگران نییە. ئەمەش وایە کاکە ئەمە حکوومەتە زەی چاکسازیەکەی بەسەر میلەتە هەژار و داماوەکە جێبەجێکرد. مامۆستا وەکو زانین باوکت کاتی خۆی خزمەتی کردووە ینی ماندوو بووە ئیشی کردووە بەڵام هەندێکی خانشینی سەربازی کراوە هیچی نییە هەنی هیچی نەکردووە نەداوامی کردو نەیش هاوتای خزمەتەکەی باوکت کراوە. ئەمە جۆرێک لە ناحەقی نییە کە بەرامبەر ئەو خزمەتی کە باوکە کردوێتی کەسێک هیچی نەکردووەکو ئەو بێت. ناقی زۆر هەیە خاڵۆی جان ئەزەیەکی مەسەلی کوردواری ئەڵێ دڵ سفرە نیە تۆ ڕایخێ ئەمە ناحەقی کراوە من نییە خۆم بەش بە حاڵی خۆم وەسیەتم کردو بۆ ماڵم ناڵەکەم وتم ئەگەرمردم لەسەر تەنیش بمشۆرم بۆچی هەچی زۆخاوی ئەم لە سەڵاتێ نییە لە گەڕوم بێتە خوارەوە ئەمانە زۆخایی کردو بە گەرومە بەخوا. مامۆستا کۆتا پرسیارم تۆ وەکو مامۆستایە کە هەم باوکە خزمەتی بۆ خانشین ئێستا خۆشت مامۆستای چه پەیامێک دەیە بۆ فەرمانبەران بۆ مامۆستایان بۆ وانەی کە لە فەرمانگەکانە داوامەکەن پەیامت چی؟ پەیام چی بێ براجان پەیام نییە بە کۆمەڵەکرێ بە تاکە کەس ناکرێت من بێمە سەر ئەو شەقامە میسرمان بینی چی شۆڕشێکیان کرد ئەمانە نییە پێویست ئەمە شۆڕشێکی وایە بۆ گۆڕینی دەسەڵات هەموو یەک بە یەکگرتن کاکە بە یەک دەست سەپڵە لێ درێ لێ نادرێت. تۆکو خۆت چ پامێکت بۆ مامۆسایانی ئێستا هەیە بۆ فەرمانبەرانی ئێستا کە وەکو تۆ کاتی خۆی خزمەتت کردو مامۆستا بۆ ئەوان ئێستا لە دەوامان چ پامێکت بۆیان هەیە؟ وەڵا ئەڵێم خیانەت نەکەن لە میهنەکەیان ئەوە پێش هەموو شتێکە با پێ بڵێم وەڵڵاهی ڕۆژێ لە ڕۆژان خیانەتم لە یەک لەحزەی خزمەتەکەی خۆم نەکردو خواشە زانێ و عەبدیش زانێ و بە حیاتیشی دارم بەکار نهێناوە. ئەرێ بەخوا ساغ نییە بەخوا ئەوەی بە پێوە ساوم نە پشتم ماوە ساعت چەنەوە هاتووی بۆ وەڵی سەهاتم تۆزێکەوە دەست خۆ ناتوانانی بۆستی یەکسەر ناوەستم ئەلێرەوە کە سەرە ماسەرم گرتووە ئەلێرەوە چمە ئەو دیوەوە و تەواو ئەجادەی دوای لەوێەوە چیەکەی خۆ لێەوە دیسان ئەتوانم لە پشتی ئەوەی کە سەرەما بوەستم لەویا بلۆکی لێ ئەم جارە لەویا دانیشتمەوە لەسەر بلۆکەکە. مامۆستا ئێوە پێشتر کاتی خۆی موچەشتان مەزبوط و موچەشتان مەزبوط و پێشتر بەڵام ئێستا موچەکە ئیمانی 5/2019 پێتان 16 مانگمان لای حکوومەت ئەمە جۆرێک لەو پەیامەتیان نیە کاڵێ من ئیتریشم بە تۆ نەماوە هەتا و کاتێک کە مامۆستا بووی خزمەتێک کرد موچەی مەزبوط و بەڵام ئێستا بێباک و پێم نێزانێ خانەنشین هیچی بەدەست نییە داوام ناکە خانەنشین لەبەرەوە لە ماڵەوە دانیشتۆ هیچی بە ئیشی پێی باشە ئێوە ئێستا پێشتر ئەمانی کە ئێرن فعلن خانشین بوون کاتی خۆی خزمەتیان کردووە بەڵام لە پاڵ ئەمانە خەڵکێکی زۆر خانشینی سەربازی کراوە کە هیچ خزمەتیشی نییە ئەمە ناحەقی نییە کە هاوتای تۆ کراوە کە خانشین ڕێزەکەم زانی چەند حرامە و پارەیە چەندانی چەند گوناخە شتێ بە حەقی خۆت و عارەقی ناوچانی خۆوەری نەگری بە تاکید حرامە و گوناخە خێری لێ نابینن چکە قوتی خەڵکێکیکەی خۆنەیەن بەوان بەڵام بەداخە بۆ کێ قساکە ئەمانە چ پەیامێکت بۆ ئەو فەرمانبەرانە هەیە بڕۆی نێرە بۆی سەرەکەت نەڕوە بۆ ئەوانەی کە ئێستا فەرمانبەرن و خزمەتەکەن لە یەکێک لە وەزارەتەکان بەڵێ ئەوانی زۆر گوناخن چکە گەنجن بەم گەرما بە سەرما بە زمانی بە ڕۆژ و ڕەمەزان ئەڕۆن بۆ دەوام گوناح نییە ئاوایان لێکەن وڵی گوناخە خەڵک گەنج وای لە هاتۆ ژیان لەبەر چاکەوتە لەم وڵاتەیە هەر بەڕاستی زوربەی گەنج لەبەر چی ژنان لەبەر بێپارەی زوربەی خەڵک خوا تۆ بە شەیتان هانیە خۆیە کوژەیە خۆیە سووتێنێ ئەمە هۆکارەکەی چییە نەبوونیەک تەئسیری تێکە بەڵام بەداخەوەی ئینشەڵڵا خوا هیدایەتیان بە سەبرگرنە و شتانە نەکە چکە حرامە و گوناحە وەکو خۆت چ داواکی لە فەرمانبەرانی ئێستا هەیە کە ئێستا داوام ئەوەیە لە فەرمانبەرانی ئێستا کە هەمان ئەمە قبول نەکەن کە ئەمانە کردویانەوە پاشە ڕۆژیان وەکو ئەمەیانەی لێنەیە بەڕاستی یعنی هەڵوێستیان هەبێت چکە پاشە ڕۆژی ئەوان لەمان باشتر نابێت وەکو وەزانین لە مەسەلەی خانشینیە بەشێکی زۆر هەیە
هیچ خزمەتی نییە نەدەوامی کردو نەیش بەڵام کراوە بە خانشینی سەربازی و هاوتای تۆ تێم موچەی پێدا ئەمە ناحقی نییە بەرامبەر تۆی فەرمانبەر کە پێشتر خزمەتت هەبوو فعلا چۆن ناحقینە کاکای من 40 ساڵ بە پێوە بووی بە گەرما بە سەرما لە ناو نائیشمان کردەوە کارم کردبەوە هەموو ماڵ و مناڵمان بەجێشتۆ لە پێناوی ئەوە ئەویش بەبێەوە هیچ شتێ بکە بێمان دووبینە هاتۆوەکو من ئەوە پارەی خۆی وەرەگرێ ئەی چۆ ئەمە ناحقی نییە هیچی ناحقی نییە براکەم ئەو پەیامیتیانە کە حکومەت دەڵێ تر من نیشم بەیەوە نەماوە بۆی ئابم شێوازە فەرامۆشتانە بەڵێ وایە ئەگە پێ عیب نەبێ هەر بە جاری گەڵێ خانشین تەواف ئەگەر لایەوە هین نەبێت بەس ناتوانێت مانگی 5 2009 شەوە بەڵێ ئێستا مانگی حوتی 2020 ساڵی 2009 وەرەگری بەڵێ بەڵێ چ داوایەکت لە فەرمانبەرانی ئێستا هەیە کە بۆ نمونە لە سرکەکەی تۆ کە پەروەردەیە ئێستا خزمەتەکە وڵی داواکەمان ئەوەی ناڕزایی پیشانین بینە سەرجادا بەڵام لەگەڵ ئەم حکومەتەشە هیچ چارەی نییە بینیمان چەند هاتنەوە 2 ساڵە خەڵک ناڕزای دەڕێڵا حکومەت کۆر و کەس عاستیف فەرمانبەرانە هیچ شتێک ناکات هیچ چارە نییە. بابڵی مامۆستایە کە پێشتر خزمەت کردو چ پەیامێک دەی بۆ فەرمانبەرەکانی ئێستا بۆ مامۆستاکانی ئێستا کە وەکو تۆ ئێستا چۆن کاتی خۆت خزمەت کرد ئێستا ئەوان خزمەتەکەن مامۆستان دەرس بە قوتابیڵێن چ پەیامێکە دەیە بۆ ئەگەر ڕاستن لەگەڵ حیزبەکانانی مەعاشی خۆیان وەرەگرن با ڕەنجیان بەبان بەڵام بەعزێکیان مەعاشی حیزبیان هەیە حیزبین و مەعاشیانە پاڵ ئەوە لەگەڵ حیزب مەنسەبیانن بە حیزب زانانیە دایانێن باشە مامۆستا تۆ کاتی خۆی کە خزمەتت کرد بەبیرت بێ هیچ لەو یەکێک لەو بەرپرسانی کە ئێستا بەرپرسی وڵاتن دەرزت پێ نەوتون کەسیان بێنەوە وەڵام من بە زۆری لە باغا بوو 16 ساڵ لەوێ بوون وەکو تیشتە بووم دەستم بەوانە نەوتوە لە مەکتەبەکانی ئەو شوێنانە نەوتوە دەستیان پێ بڵن بەس ناسم تیانە هەیە ناسم ئێوە کە خزمەتتان کرد کاتی خۆی موچۆک و خۆی ئەو کاتێک کە تۆ داوام دەکرە درا بەڵام ئێستا وەکو زانین موچەکە لێ بڕن دواکەوە ئیسا ئێمە مانگی 5 2009 ئەمەی پێتانەدا ئەمە ئەو پەیامەتیانێک کاڵیتر میشم بە تۆ نەماوە کاتی خۆی داوامت کرد و ئێستا ئیشی پێ بەخوای سەخواخواانە هەر ڕۆژی مەجموعە خانشین بم پارەکەی بڕێتەوە بۆ خەزیانەکە خوان ئەوە بە خەیاڵیان ئەگەر باکیان هەبوو ئا لە سەرجادە خەڵکان ڕاندان تۆکو خۆت چ پامێکت هەیە بۆ لایەنی پەیوەندیدار کە ئابام شێوازە خەڵکی بەو شێوازە وەڵاو چەوسانێ جاوەکو ئەو دەرمانەشیان ڕشت کیمان بۆ نەکرد پیامانە نەجاتمانە بوو هەر دەرمانەکەی بڕشتایە لەوە باشترە خەڵک تووشی فێری سوکایەتی بووە فێری فەسادی و حاشە حازری کوڕ خۆیە کوژی ئالۆتا لە پارکی دایک پارکی ئازادی کوێ ئەمەی ئێرە باخی گشتی کوڕە خۆی سووتان لە دراوسەی ماڵی بووکەکەمە لە هەربەت تی سیارەکان لێ سەرم لەسەر قەرز لەبەر نەبوونی بۆی نەیراوەتەوە توێتی سیاریان ئەو کوژیان سیارەکە چ پەیامێکتەی بۆ فەرمانبەران ئێستا وەکو هاوسەری بەڕێز کاتی خۆی بێتەوانێ و مەعاش لە کاتی خۆی بە کەس گلەی لە حکومەت نییە کەس گلەی لە حکومەت نە ئەمیان نە پارتی نە یەکێتی چەپڵەمان بۆ لێ قوڕمان بۆ گیراوە بەجارێ هەر ئەو دەرمانە ئەڵێ نەبێ بە دووهەم جار یعنی کەس نامێنێت بۆ نایڕێژن نەجاتمان بە لە وڵاتانە ترسێ غرامە ئەکرێن چزا ئەدرێن وڵاتان خۆی لەگەڵ حکومەتەکانە ڕێکەوتون ئاوا لە میلەتە بکەن بۆ خۆیان لەژێ وەکسجینان ئەگەر شتێکیان لە وڵاتان پاریان قایم کردووی قوڕ بەسەر عالم من دوو کوڕم فۆزە خوا ئەگەلێ یەکی ئەوە 5 مانگە سیارەی دانا پارەی سیارەکە یاوە بەکرێ خانوو بچی سپاس دەکەم کاتێک کە فەرمانبەر لە کاتی خزمەتکردنایە هەموو مانگی حکوومەت بەشێک لە موچەکەی ئەبرێت بۆ ئەوی خاتە سندوقی خاننشینیەوە بۆی کاتێک کە خاننشین بوو ئەم سندوق خاننشینیە ماگانە موچەی پێ بدرێت هەموو فەرمانبەرانی کە لێرە بینی ئێستا خاننشین بوون کاتی خۆی بەم شێوازە موچیان لێ بڕاوە بۆ سندوقی خاننشینی بەڵام بەداخەوە نەک موچەکانیان زۆر بەی دواکەوتووە و هەندێکی پاشەکەوت کراوە ئێستا جارێکتر لێ بڕنەوە و
کەسیش نازانێت ئایا پیان نەدرێتەوە یاخودنا ئەوان گلەی لەوەکەن هەندێک کەس ئێستا خانشین کراوە خانشینی سەربازی کراوە لە پاڵ ئەمانەکە هیچ خزمەتێکی نییە ئەمە جۆرێک لە سوکایەتیکردنە بۆ خزمەتی کە ئەمان کردویانە لەبەروی کەسێک هاوتایەمان کراوە کە هیچی نەکردووە ئەوان گلەیان لەوە کرد ئێمە بۆیە شۆڕشمان کرد بۆیە هەوڵماندا بۆیە ئاوەتمان بە کورد و سەرکردەی کوردە خواست کە لە دەوڵەتی لە ڕژێمی بەعز زیاتر خزمەت بکە بەڵام ئێستا کارێکیان کرد کە خەڵک خەریکەوای لێ دێ ئاوات بە جاران بخوازێت ئەوان گلەی ئەویانە کرد کە ئەو موچە سەرەتایی کە ڕەنگە هەندێکی بەشی کرێخانەوەکەشی نەکات ئەوشیان لێ بڕیون یاخود پاشەکەوتی یەکەن و زۆر گویان پێنادن پامیان بۆ فەرمانبەران و مامۆستایان و ئەوانەی هەبوو کە ئێستا لە فەرمانگەکانە لە پەروەردە و لە شوێنەکەیانی کە ئیشەکەن قبوڵی ئەمە نەکەن و بێنە سەر جادەکان و خۆپشاندان بکەن تاوەکو لەسەر حەقی خۆیان حەقی خۆیان وەرگن و مافی خۆیان لە حکومەت وەربگرنەوە ئاوەتی سەلامەتی بۆ هەموو لایەکتانە خوازین بەرنامەیم جارەمان پێشکەش کردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ